ئەم ڕێگای نێوان قەزای بەردەڕەش بۆ ناحیەی دارەتووە. نزیکەی 2 ساڵە ئەم ڕێگایە تەواو کراوە، بەڵام تاوەکو ئێستا سەرڕای تەسچی زۆری ڕێگاکە نە شۆستەکانی بە تەواوی دروست کراوە و نە بۆیاغی ڕێگاکە کراوە و نە هێماکانی هاتوچۆش دانراوە. بۆیە هاوڵاتیان و شۆفێران داوا دەکەن بە زووترین کات چارەسەرێک لەم ڕێگایە بکرێ بۆ ئەوەی چیتر ڕووداوی هاتوچۆ لێ دروست نەبێ و وا گیانی هاوڵاتیانی ئەم دەڤەرە سلامەت بێ. تو بەغوا دەدین نە سوبغا ئەو نا شارعیش دووجا قیر کرایە ئەوە کرایتەوە نەدەلێن سیاری کچکە بەس پێداتی سیاری گەورە پێدا نایێ بابم ئەو ڕێە هەتا دنیاژمایە ئەو ها دەبیت منتەقێمە ئەو ها دەبیت ئەوە لە دارەتوی هەتا لە بەردەڕەشی ئەوە دایرێ مروریە هەتا بەردەڕەشی بلێمە تا دارەتوی ئەوە عالمانە نە ساڵک نە دوو نەدەست لە 58 ئەو شارعی چاکرێشتان دەستی چ لێ نهاتیە ئەوە ئەو دەوێتمان ئەو شارعەش چا بکرێت چ مشکیلە لە منتەقێمە نامینێت بارەوان زۆر برادرم بش بوو لە ڕاستێک کەونە باشی قەلب بۆ مرد چەند داعمیش کرا لە مەفرەقێمە کەونە باشی شارع پێویستی بە خەتی سپیە بە لۆفەی هەیە بانی هەیە ئەو شارعەش عادل کرایەوە چەند کردسان سەوەت ئەوە 9 ساڵە ئەو هایە تێکەلەیە ئەوەش بڕونەوە جستەوەش بە وابەک 2 سێ کرایە سیارێ گەورە نایە حەقی ژینگەی دەدرێ سیارێ گەورە حەقی ژینگەی هەر چ نەبی سیارێک بشتە فاسێ مەلیۆنە دینار دەدا ڕێزم هەیە لە بۆ قیادەی کورد هەموو خزمەتکاری هەمووی ئەو ڕێمان لۆ چاکەن ڕجا لە برا گەورەش دەکەیت جادەکەمان پێویستی بە سووخیە ناوجادەکە سوبەین دووزبەی باران تێتێنە جادەکەمان هەموو ئاو دەکەفتێ ئاوەکان زادەکەی بزر دەکاتن کەندوردۆلی زۆر تێدارە بۆی سارە دستانی پێداتێتن سارەکان لە تەنیش سارەکان هێمای هاتوچۆی نییە تەسەکان سووغی نییە پێویستمە بە سووخەکانی ناوەڕاشتی جادە هەیە هەتا زەنگەنان جادەشی زۆر نادروستە و وەختیش دروست کراوە پێویستمە بە حکومەت داوا لە قایمەکان بوو سەرۆکی حکومەت دەکەین جادەکەمە بۆ تەواو بکاتەوە دو سایدێکە قەرار پێدرا بۆ پێشتر بۆمان تەواو بکات وڵە داواکاریمان لە حکومەتەوەیە ئەو جادەیە لە بیدایەتی چاکرایە گەلە ڕووداوی ڕوودایە نەخەتە سپیایە نە علامەدەشی مەروری هەیە ڕووداوی زۆر لێ ڕوودا داواکارین حکومەت چارەسەرشی ئەو شارعی بدەیتەوە